زیلات خواردو بەدەستی بەس ئەڵێ لێم ناوە کام لە درامای خەندە لە درامای خەدەم بە شەدێکمان هەبوو ئەم دەوری پیاوێکی تەمەڵێ بینی ئیشی دەست ناکەو ئەوەی قۆرە سحراوەکە ئاڵمەها کاک زاهیریەتە دەرێ لە قۆرێکە خەوی ئەبینی ئەنجا بۆڵە هاتووهین چوومە لای بووی هەڵیسێنم بە زۆر وای لێ بکەم وەکو ژنێ هاچۆن بڵین هەستێ ئیشکە هەروتم هەستا هەر هەڵنەستا لەگەڵ هەستا ئەوەکی طبعاً بەحساب بەس بە هێواشی پێشە بەدەممە باس ڕێک بەڕاستی پیاکێشان تەوان یەکسەر چاوم خێل بوو هەر لە مەشەدەکەش هاتیەتی کە چاوم خێلە بێ من سپاس دەکەم کە نەو کردە بە دەعوا لەسەر ئێستاڵێ ڕاستەکە لەگەی کۆڵی ناوزانم بەخوا بیرم ئەجا لە هوتێلەکەی مینەشە طبعاً مەشەدێکی لێیانمان هەبوو مەشەدی لایانی کەشیتیا بوو چەندی پرۆڤەمان کە پێش ئەوە هیچ ستافەکە دکتۆر نیاز و ئام پێم وتم دکتۆر یەکجار ئەو مەشهدە ڕاکێشین وتم دووبارەی ناکەینەوە لەبەر و لێیانی تیاوتی باش چوومە بەردەمی وتم حەمەگیانتیا وتم لەم مەشهدەیە من ئێخەکەم گرتی تۆ سەری پێنەر پێش و منیش سەرە هێنمە پێشەوە زۆر بە هێواشی وتی باش خەمە نەبێ وتم تەواو وتی تەواو هەر سرم هێنایە پێشەوە یەک کەلیلیام طبعاً ئەمەنە بە بەقۆتی لێیام یعنی چۆن بڵێن ئەمیز مەشهدەکە ڕاگرم بەس دوایە ئەمە گەڕای بگرم دیسانە دووبارە کرێتەوە ئەتکە نەکەوت مەسا عەرزە ڕێک فرمەسکە بەسەوە هاتە خوار کاکە بووە لە چەدا بەکەل لە تەواوم کرد پەنارتیەکە تەمانە تا سێ چوار ڕۆژ ئەمەم تۆزێ ئاوسا بوو ئەوەی مەیکاپێکی ئەو کچەی مەیکاپ ئارتیستەکە دایم مەیکاپی بۆ کردم بووی دەرنەکە بەس کە لە لاوە یەکسەر قەوسێک دەرەکەەوە